بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم گەلێک ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی زێدە عەزیز دێمەوە خزمەتی وادارم تا دوا سەرنج و تا دوا شترۆفەی بەرنامەکە هاوڕێ بن. ئەزیزان، یاریەکانی چامپیۆنز لیگ درێژەیان هەیە، یاریەکانی چوارەمین یاریەکانی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا شەوانی سێشەمە و چوارشەمە بەڕێوە چوو. مفاجئاتی گەورە هەندێک یانە کە چاوەڕێمان دەکرد دۆخی سەختیان بقۆزنەوە بتوان بەرامبەر یانەیەک کە ئەزمموی لە چامپیۆنزی گەزمونێکی وهای نیە سەرکەوتن تۆمارکەن، بەڵام بە پێچوانەوە ڕیمۆنتادایان بەسەراکرێ و دوجاریش هەندێک یانە کە پێشبینی ئەکرێ هەر لە جەولەی چوارەم بگەنە خۆناغیدا تو دەگەن. هاوشێوەی یانەکانی ڕیال مەدریت، بایرن میونخ، مانچستەر سیتی، ئینتەر میلان ئەم یانەن کە توانیان لە خۆناغی چوارەمەوە بگەنە خۆناغی 16 خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. باس ئەکەین لە گرنگترین یاریەکانی چامپیۆنز لیگ گەڕی چوارەم بە میوانداری زۆر بەڕێز پێشەنگ غەفور هاوڕێ و برا و خۆشەویستمان. پێشەنگ زۆر بەخێر بێ. هاوکات لە ڕێی سکایپیشەوە زۆر بەڕێز هاوڕاستکاوە نووسەر و شیکەرەوەی تۆپی پێ. مامۆستا هاوڕاست، سپاس دەکەم، مەمنونم کە کاتی خۆت بەخشی بە بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا. زۆر زۆر سپاس بۆ تۆ. ڕاستەوخۆ لە مامۆستا هاوڕازەوە دەست پێ یەکەم ئەمەوێ پشمە کۆمەڵەی مەرگ. مامۆستا هاوڕاست، کۆمەڵەی مەرگ لای من کۆمەڵەی پاریسان جەرمان، دۆرتمۆن، میلان، نیوکاسڵای تر نازام ئەمەوێ خۆشت ئایا بۆچوونەکەی من تەواوە ئەمە کۆمەڵەی مەرگە. پێ دوایە هەر یانەیەک لەم کۆمەڵەیە سەرکەوێ بە بەهێز و بەتوانە سەرەکەوێ. پێ دوایە ئەم کۆمەڵەیە و پێم بڵێ ئاستی پاریسان جەرمان بۆ وایە بۆ کەسایەتی نییە لە چامپیۆنزی بۆ هەموو گرێ بەستەوە و میلانێکی میلان چۆن بینی. ئەم سەرەتا ئەمەوێ قسە بکەین لەسەر گروپی مەرگ و بە تایبەتیش سەرەتایانی پاریسان جەرمان. فەرموو. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت. هیوادارم بتوانین بەرنامەیەکی باش و بە پێز بۆ بینەرانی دەرەوە یاریگا پێشکەش بکەین. ساڵانێکی زۆرە لە دەرەوە یاریگا دابڕاوم، پێم وابێ لە ساڵی 2010 بۆ 2011 بوو دووەم بەرنامە من میوان بووم لە دەرەوەی یاریگاوە. ئیدی قۆناغی ژیانیش بەو جۆرەیە مرۆڤەکانیان یەکە و سەرخاڵی کار و ژیانی خۆیانە بن. بەڵام خۆشحاڵم ئەم شەو جارێکی دیکە لەنێ ئەو بەرنامەی کە ئەزمموی زۆرم تیایدا هەیە پێکشاد بووینەوە و هەندێ جاریش ینی بە پێویستم نەزانیوە زۆر لە میدان ڕێگای سۆسیال میدیا و لە ڕێگای تابلێتەکانیانە بۆ بەردەوامی ئاگیان لە تەواوی هەواڵ و زانیاریەکان هەیە. بۆیە دەبێت ئێمە ئەوانەی کە ناومان داوەشیەکان یاخود وەکو نووسەر لەو بوارەدا ئەسپی خۆمان تێدا تاوداوە دەبێت بە دوای ئەو بابەت گەلانە دابڕێن یاخود تووشی بکەینە سەر ئەو بابەتانەی کە خوێنەر یاخود بینەر یاخودی زمانانی ئێمە تاوەکو ئێستاکە پێیان پێ نەبردووە. بە تاکید تا گۆران خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا سەنگی مەحەکی یەکلاکەرەوەی ئاست و توانای تەواوی یانەکانە. ئەو یانانەی وەکو نیوکاسڵ کە گۆڕانکاریەکی گەورەیان کردووە، ئەو یانانەی وەکو ئایسی میلان کە توانین بڵێن لە خۆناغبەندیشی سەختی پڕ لە ململانێ و باری دارایی و ڕۆشتنی ئەسپێرەکان و داڕمانی خودی ئیتاڵی و ینی چاو خستە سەر لالیگای ئیسپانی پرێمەر لیگ زۆرێک لە جۆرەکان ئینتەر میلان و ئایسی میلان و تاڵیفۆی ئیتاڵی وا دێکرده بوو کە بێبەش بن لە ڕکەبەرەکان. بەڵام دەبینین دوو وەرزە هەم ئایسی میلان هەم ئینتەر میلان بە باشی و بە بەئاستی گەڕاوەتەوە نێو خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و ئەم ساڵیش وەکو ژمارەیەکی قورس لە نێو خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا تەماشاکرێن. چونکە ئەگەر ینی تەماشای وەرزی پێشیان بکەین هەردوویانە گەشتە خۆناغی پێش کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا هەرچەندە ڕێژەی سەرکەوتنی ئینتەر میلان زیاتر بوو و یاریەکی شایستێکی بەرامبەر یانەی مانچستەر سیتی لە یاری کۆتاییدا ئەستەمبوڵدا ئەنجامدا. بەڵام ئەمە ئەوە دەگەێنێتەوە تا ئایسی میلان تیپێکی ئامادەیە بتوانێت ڕکەبەری تند بکات. لە هەفتەکانی سەرەتای دەستپێکی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپادا ئایسی میلان بە خۆچی دەستی پێکرد. بینیمان جارێکی دیکە و کەوتە ئەو تیپە کەوتەوە نێو ڕکەبەری و دابەزین و ئاستی یاریزانەکان لە ێڵی پێشەوە و کەمی گۆڵکردن و هەندێک هەڵەو کەم و کوڕی هەندێکیان پێم وایە بۆ پەلەپەلی بیۆلی دەگەڕێتەوە، هەندێکیان پێم وایە بۆ ئەو
کەم ئەزمموی یاریزانەکانی ئایسی میلان لەگەڵ ئەو یانە بەهێزانەی کە لە قوریانە پاڵاوانەکانی ئەوروپا ڕوبەڕوو دەبنەوە وای کردبوو کە ئایسی میلان تیپێکی باش دەبێت بنا وەکو پێکهاتە و کوواڵێت ئەوەی کە لە ئێستادا لە قوریانە پاڵاوانەکانی ئەوروپا هەیە و وەکو پۆپی دۆرسی ئایسی میلان پێم کەس لە ئایسی میلان باشتر نییە بە تایبەتی ئەو دیاری کە لەگەڵ پاریس سان ژێرمان و لەگەڵ ینی بروسیا دۆرتموند کردی لە هەفتەی پێشووتریدا لەگەڵ ینی پاریس سان ژێرمان ینی میلان جارێکی دیکە پێشانی هەموو لایەکیدایەوە کە ئەو ڕکەبەریەکی سەرسەخت و توندی ینی پاڵەوانێتەکە دەکات و دەوێت لە کۆمەڵی مەرگە و ڕاستەوخۆ سەرکرد ئەگەر بێینە سەر یانەی نیوکاسڵ بە بەردەوامی یانەکانی ئینگلتەرا ینی کێشەی گەورەیە لە خود یانە پاڵەوانەکانی ئەوروپا هەبوو ینی یانەکانی ئینگلتەرا لە ناوخۆی خۆیاندا بەهێزن و ڕکەبەری تون دەکەن و بە بەردەوامیش ئەو یانانەی کە لە ینی ڕیزبەندی خوارەوەشن ڕکەبەریەکی وەک مەسەسەی برایتۆن کە ئێستا بۆ بەسەریەشەیەکی گەورە بۆ هەردوو مانچستەرەکە و لێڤەرپوڵ و یانە گەورەکان مەسەڵ لۆتن تاون کە شارێکی زۆر بچووکە تەواوی یاریزانەکانی لۆکاڵی و ئەو ینی موچە یاریزانەکانی لە 300,000 پاوەند ینی بۆ نە تێپەڕ ناکە ینی بیریمان چی لە ینی لێڤەرپوڵ کرد ینی خودی ناوخۆیی بەریتانیا شامپیۆنزیکێکی بچووکراوەیە بۆ خۆیان بەڵام کە دێتە سەر ئاستی ئەوروپا ئەمە بۆ بە مێژوو بۆ بە کەرتور لە ئینگلتەرادا ینی ماوەی 120 ساڵە لەو کاتەوەی کە تۆپی پێ لە شێوەی هیوایەتەوە بۆ بە پیشەگەری ئینگلیزەکان بە بەردەوامی پێیان خۆش بۆ لە ناوخۆدا بەهێزبن زۆر لەگەڵ ئەوروپیەکان و دەروی ئەوروپیدا ینی اختلاط و تێکڵاویان زۆر نەبوو هەتا وەکەوەی کە هەڵبژاردە ئینگلتەرا لە قۆناغێکدا کار گۆران کار پێشەنگ تێگەیانەوەی کە تۆپی پێ ئەوە نیە هەنگاریا لێبردنەوە ئەمریکا لە مۆندیالە لێبردنەوە دوای یانەکانیان گەشتیان کرد یان بەدۆ ئیدی لەوە تێگەشن دەبێت یانی چی بکەن کەلتوری تۆپی پێ بکەن بە کەلتورێکی جیهانی یانەکانی دیکە و تیپەکانی دیکەش دەتوانن بە شێوەیەکی پیشەگەرانە تیایدا یاری بکەن کەواتە ینی بۆم ناگەرنین تاسڵ لەوە دێم ساڵ ئەو بۆ بە کەلتور لە نێوخۆیانە پاڵاوانەکانی ئەوروپادا ئینگلیزەکان بە تایبەتی دەکۆی تۆپی دووەمدا ناتوان ڕکەبەری بکەن دەبینین ڕاهێنەری یانی نیوکاسڵ لێت ئێستا دەیەوێت چی کات دەیەوێت سوود لەو یاریزانانە بینێت کە سوودی ڕۆشنی سعودیدا یاری دەکات بە جۆرێک بۆەوەی ئاریداری یانی نیوکاسڵ خاص بکاتەوەی کە ئەمان یانەکە سعودیەکان وێنەرایەتی دەکەن بەڵام پێم وایە نیوکاسڵ بۆی کە 4 ساڵی لە کۆمەڵەکێکدا لە کۆمەڵی هەر دەو تواناو و توانستە زیاتری نییە ئەگەر بینە سەر یانەی بروسیا دۆرتموند بروسیا دۆرتموند بە بەردەوامی ژمارەیەکی ینی قرس بۆ لە نێوپول و پاڵەوانێتەکانی شامپیۆنز لیگ ینی بە بەردەوامی یەکێک بۆ لەو یانانەی ڕاهێنەری باش کرد و یاریەکانی باش کرد بەڵام کێشەی سەرەکی و سیاسەتی ئیدارەی یانی بروسیا دۆرتموند ئەوەیە کە ناتوانێت یاریزانە بەهرەمەندەکانی وەکو هالاند و کۆسێلا و بۆ نمونە ئێرلینگ هالاند کۆمەڵ لەو یاریزانانەی کە لە پێشوودا وەکو ئۆبامیان کۆمانە کەستۆپەری گەورە بوون کولی ئەڵمانی بە کولیانە پاڵەوانەکانی ئەوروپادا لە پێشوودا پێڵەوە بۆی کێشەی بەردەوامی یانی بروسیا دۆرتموندەوەی ئەم لە کولی ئەڵمانیدا بارودۆخی تا ڕادەیەک باشە بەڵام لە کولیانە پاڵەوانەکانی ئەوروپادا هەموو وەرزێکە بێشی کاتی پێشی نوێ دروستکاتی پێشی نوێ دروستکاتی پێشی نوێ دروستکە دروستکردنی ئەم تیپە لەگەڵ ڕاهێنەریشی ئەڵمانی یا خودەیری ئەڵمانیدا قورسە چونکە تۆ بەریەکردنی قورست لەگەڵ بۆ نمونە یانەی جیاواز تەکلیفی جیاواز ڕاهێنەری جیاوازە دەبێت تۆیە دۆرتموند بە بەردەوامیدا قۆناغی کۆمەڵەکانە و لەو قۆناغبەندی کە یاریەکانی هاتوونشون تیادا ئەنجام دەدات ینی تووشی کێشەی زۆر گەورە ئاستەری زۆر گەورە دەبێت وەکو ئاست وەکو ئەنجام لەسەر ئاستی بۆ دەستبێنەوە لەسەر ئاستی کولیانە پاڵەوانەکانی ئەوروپا شتێکی ژمارەیەکی قورسی لێ ڕکەبەریەکان بوو بەڵام ئەم جێگۆشەیە ئەم پرۆژەی یاریزانانە ئەم لێشتەوەی لاوانەیەکەوە بێئیلهام کە کاری یەکەمی یانەکە بوون بتوانێت سەرکردایەتی بکاو یاریزانەکان هەبوو لەگەڵ خۆی تۆ بکاتەوە وای کردۆ دۆرتموند لە قەیرانیشی قورس دابێت ئەگەر بێتە سەر پاریس سان ژێرمانی پاریس یە مۆلات حەزەکەم وەڵامەکان زیاتر ئێمە قسە بکەین نەگەڕینەوە بۆ مێژوو قسە بکەین لەسەر ئەم سێشەمە و چوارشەمەوەی چامپیۆنز لیگ بۆی بتوانین بەش قسە سەر بەشێکی زۆر لە یاریەکان بکەین دەست خۆش مامۆستا دێمە وڵات پێشنگیان سەبارەت بە کۆمەڵی مبارک تۆ چۆن نەیبینی ئەم کۆمەڵەیە پێم وایە خۆشترین کۆمەڵەیە و باوازە بە شتۆنەوانە بینین جارێ ئەم کۆمەڵەیە بینین ئێستا ئاستەکان زۆر لێکەوە نزیکن و بروسیایەکی داڕوخاو لە
با بڵین تا ئەندازەیەک لە بۆندزلیگاوە بە چوار کە ئەنجامیشی گەورە بە بایرن دۆڕێتەوە بەرامبەر نیوکاسڵێکی گەورە لە پرێمەر لیگ سەرکەوتن تۆمارەکە هەرچیت کۆمەڵی مەرگە لەبەرەوەی چواریانە ڕکابەریتیاکەن لە چوار خولی گەورەی جیانەوە هاتوون و ڕیزبەندێکە 6-5 هەموو یانانی کە تیا یاریەکە نەتوان بڵێم کۆمەڵی مەرگە بۆ مراندنی یەکتری لەم کۆمەڵەیەدا نەک بۆ داهاتوو باش بۆ مانایی لە قۆناغەکانی دواترە من هیچ کام لەم یانانە بەیانی پاڵەوان نبینم بۆی بگەنە یاری کۆتایی باش بە پاریس سان ژێرمانی منیش مەبەست کاڵە مەرگ تەنها لە قۆناغی مەرگ بۆ خۆیان بێزەبێت بەڵێ ئەوەی کە دەبینرێت یعنی ئەگەر من وەڵامەکەت بۆ کورتکەمەوە زۆر بە دەردێڵێت تەرکیز نەخەمە سەر خاڵ بە خاڵی لایەنە لاوازەکان لە بەروی ماوەسا و رازیش ئاماژەی بە کۆمەڵەشت کرد لە پاریسەوە گەردەست پێ بکەین با جارێ لە دۆرتمۆندەوە دەست پێکەین کە پێشەنگی کۆمەڵەکەی دۆرتمۆند هەمیشە لە دوای بایرن میونخەوە ئەتوانین بڵین ئەڵمانیەکان بۆ ڕکابەریە کیشوەریەکە کیشوەری ئەوروپایە چاویان لە دۆرتمۆند بووە بەڵام هیچ کات دۆرتمۆند نەیتوانیەوە تمۆحەی کە بایرن دەتوانێت لە پاڵاونێتێکی کیشوەرەکانە دەستەبەری بکات دەستەبەری بکات ئەوە ساوەڕاست باش شتێکی جوانی کرد ئەوەی کە نەتوانی پارێزگایی لە ئەستێرەکانت بکەی ئەمە هۆکارێک نییە ئەکیدەوەیشەکە لە هۆکارە زۆر سەرەکیەکان هۆکارەکەشی تەناتوان بڵێن بۆ بەرامبەرەیە گەڕێتەوە کە ناوی بایرن میونخ هەر کا دەبینێ ئەستێرەیەک لە میانەیە گەشاکە یا ئیجباریەکە بۆ خۆی ڕایکێشەیە بە شێوەیە لە شێوەکانە مەسێرانە ڕوو لە دەرەوەی کیشوەرەکە دەکەن هەڵبەتەوەش سروشتی ئیشکردنیە بیانەیە کە ڕەنگە وەکو سەردەمی پێشووی ئەرسناڵ بەردەوام مەسێرێت یا گەشەیە کرد بەڵام نامایە ئەوە دوجار دەچوونەیانەی کەەوە سوودیان بەیانی کە دەگەیان پاریس سان ژێرمان وەکوتم دۆرتمۆند تەنها ڕکابەرە لەم کۆمەڵەیەدا ڕەنگە توانای بڕینی 16 بێ بەڵام بۆ چارەکی کۆتایی قورسەوە بۆ گەشتن بە کۆتاییەکان قورستر پاریس سان ژێرمان یانێکی بێڕوحە یعنی بە تایبەت لەم وەرزەیە من پاریس سان ژێرمانی کە ڕکابەر نبینم تەنانەت بە شێوەیە لە شێوەکان بە خولی فەڕەنسیش دەتوانین بڵین جۆرێ لە پاشەکشەی پێوە دیارە نایستقراریە تێگەیە لە ڕیزەکانی پاریس سان ژێرمان توان بڵێن بە تایبەت دوای ڕۆشتنی ئەستێرەکان لێوە ئێستا تا ڕادەیەک پێکاتێکی هاوسەنگی هەیە لە پاڵەمەشا من سەرکردەیەکیان نبینم یعنی ئەتوانم بڵێم ئێستا مەپاپێ خۆی بە سەرکردەوەتی پازانێ لە کاتێکە هێشتا مەپاپێش نەگەیشتۆ تا و ئاست و تەمەن و ئەتوانم بڵێم کامل بوونی زهنیە کە بتوانێت کامڵەوەست پاریس کامڵ منوای بۆ ئەکرێت ئەم هاوکێشێ دوو دیوی هەبێ ئەخۆ دوو لای هەبێ کە ئێمە بڵین خەتاکە لە هەردوو لاوەیە ئەنی تۆ گۆرانجانەگەر هەموو خەتاکە بشکێنی تۆ بەسەر پاریسا خۆ مەپاپێ دەیتوانی گرێ بەسەکەی نوێ نەکاتەوە 2 ساڵ پێشێستاوە کەواتە مەپاپێش هێشتا کامڵ نییە چکە ئەوەندەی چاوی لە پارە بوو چاوی لە ژیانی پیشەگەری خۆی نەبوو لە کاتێکە ئەستێرا بێ هەمیشە ژیانی پیشەگەرانی خۆی نەکا بە قوربانی پارە یانێ بێ پێچەوانەکە ڕووبدا بۆ ئەستێرەیە کە چاوی لە دەستکەوت بێ و چاوی لە بردنەوەی نازناو بن پاریس ئەتوانم بڵم بە بەراورد بە وەرزەکانی ڕابردووەم ساڵ وەکو ڕکابەرێک لە ئاسە کیشوەرەکان من نایبینم نەک ئاسە کیشوەرەکە توانین بڵین لەسەر ئاسی ناوخۆش میلان یەکێکە لەو یانانەی ئەتوان بڵم سمعەیەوەیە کە ئێمە وەکو پاڵاوان ناوی بێنین بەڵام بم پێکاتێک ئێستاە تێو یانێش ڕەنگە هەرگەیشتنی ئەگەر بتوانێت وەرزی ڕابردوو دووبارە بکاتەوە و بگات بەو ئاسێکە وەرزی ڕابردوو پێشەشیکە بۆ زۆر بێ لە کاتەکە من نایبینم ئەم ساڵ وەکوتم ئەم کۆمەڵەیە وا دروست بووە کە هێشتا کەسێک لا نەبووەتەوە کە گەشت بێتە قۆناغیدا تۆ بۆیە هێشتا دیار نییە ئاسۆ بۆ هیچ کام لە میانانە گەشت نییە کە ئێمە سیفەتی گەشتن یاخود بلیتی قۆناغی شانزەیان پێ بدەین بۆی میلانی ژەشێکە لەو تیپانەی وەکوتم هێشتا ماوێتی لە قۆناغی دروست بوونەوەیە کۆتا تیپ نیوکاسڵ ئەو پرۆژەی کە دەستیاوەتێ ئەتوان بڵێم ئەوەندەی
دەیەوێت تۆمۆحەکانی لە ئینگلتەرا بەدەستبێنێت جارە چاوی لە نازناوکی شوێریەکانی شەبۆی بەبوونی ئەو یانانەی کێمایان بینین دوای تێپەڕبوونی 4 هەفتە وەکو سەر و کۆمەڵە خۆیان گەیاندۆ دەخۆن دێمەوەلات مامۆستا وەڕاست حەزت کرد لەسەر پاریس سەن ژەرمان بدوێی زۆر بە کورتی بۆی کاڵم بە کورتی کاتمان زۆر کەمە چکە شتەکە تەوەرەکان زۆرن لەسەر پاریس سەن ژەرمان کەسایەتی نییە تیپە یعنی شخصیەتی چامپیۆنز لیگی نییە یعنی من نازام شێوازی پاریس سەن ژەرمان نازام چییە ناستەمەی پاریس سەن ژەرمان ناناسمەوە من چی تێ لەسەر پاریس سەن ژەرمان خبرابەوەی بە خێراتنەکەی خۆمەوە بە خێراتنی پێشەنگم نەکرد کاک پێشەنگ کاکە خۆشحاڵم لەم بەرنامەیە پێکەوە بگورە بەڕاستی من دانازیتان پێوەکەمیەوە برای خۆشەویستی منن لە کەناڵی ئاسمانی پێیان قسەکە لەسەر پاریس سەن ژەرمان بوو پێش بەردابەکەشمان لەسەر پاریس سەن ژەرمان قساکەین پاریس سەن ژەرمان پێشەیە لە ساڵی 2012 کە ئەم یانەیە بووە بە یانەی قەتەریەکان ینی ئەم یانەیە بە دوای ئەوەن کە پرۆژەیەکی گەورە دروستکەن پرۆژەکەشیان لە چواردەوری کۆنتڕۆڵکردنی پولی ناوخۆی فەڕەنسا بە دەزێنانی شامپیۆنز لیگە پۆچەتینۆ ئەنچیلۆتی تۆماس تۆخێل یانپیە هەموو ئەمانە ینی پارەیەکی زۆریان پێدرا و هاوکارێکی زۆر کران بۆی چی بکەن بتوانن پرۆژەکەی ناسر خلێفی بگەین ئەنجام بیکەن بەیانەیەشی مێژووە بیکەن بە خاوەنی کەلتوری تایبەتی تۆپی پێی خۆی چووکەویانانەی کە لە پێشوودا ئێمە باسمان کردە چ میلان چ بروسیا دۆرتمۆن یانی تەنانەت نیوکاسل یونایتد دیشتەمەریان لە 100 ساڵ زیاتر هەمویان بوون بەیانەی کەلتوری ینی شوناسی تایبەت بە خۆیان هەیە و مەنزومەیەکی ڕێکخراویانەیە وەری یاریزانی دەچێتە نێوە مەنزومە ڕێکخراوەیەوە بە ئاسانی دەتوانێت ئاستی ینی خۆی بەرز بکاتەوە ئەسپی خۆی تیادا تاو بدا بەڵام کێشەی پاریس سەن ژەرمان کۆمەڵێک گرفتی زۆر سەرەکی هەبوو لە وەرزی پێشوو و لە وەرزی ئەم ساڵیدا ئێستا کە لیوزیندیکیان هێناوە ینی کاک گۆران هەندێک شت هەیە ئەوەی کە ناوترێ هەندێکدار لە نێو یانەکاندا لەسەر ڕووپەڕی ڕۆژنامەکان و میدیا ئەلیکترۆنیەکان و تەلەڤیزۆنەکان ڕاستە پاریس سەن ژەرمان ساڵی پار چووە دەرەوە نیماری هەبوو مێسی هەبوو کلیان ئێمپاپێی هەبوو و گارتیە ئەو دیاری لەگەڵ پاریس سەن ژەرمانە تووشی شکست بوو 4 یاریشی یەکسان و بەڵام ئامانجی سەرەکی خلێفی چی ئامانجی سەرەکی خلێفی بردنەوەی خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپایە ئێستا تۆ تەماشا بکە کە خولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا نەبراوەتەوە وتیان لێنەر میسی شتەنە هاتووە بۆ ئەوەی چی بکات لە یانەکەدا خۆی بەهێزکا بۆی مۆندیال بباتەوە پێکانێک لە دوایەکەکانی نیمار دا سیلڤای هۆکاری داڕمانی پرۆژەکانی ینی پاریس سەن ژەرمان بوو یانی یاریزانە بە بەردەوامی هەمومان دەبینی نزیکی 40 جار تووشی پێکان بۆ لەوەتی دەستی کرۆ بە یاریکردن بۆیە دیوێزیندیکانی ناوە لەسەر کۆمەڵێ بابەت لەگەڵ ڕێککەوتن یەکەم واز دەستاری زۆر گەورە بێنن دووەم جەماوەری یانەکە بەڕاستی ئاش بکەنەوە جارێکی دیکە وڵیان ئەڵیان کوتایە سەر ماڵی نیمار و تاپی ناشریان دژی لە میسی دەدایان ئەم ستارانیانی بوونە بە بەڵا بەیانەکە لە یانەکەدا بڕۆن خاڵی سێم پاراستنی ژووری ژلگۆڕینی یانەکەدا یانەکەی کە ڕاهێنەرێک بتوانێت چی بکات بە باشی سەیتەرە بکاتە زەر ژووری جلگۆڕینی یانەکە خاڵی چوارەمیش ئەوەیە کە لیوزیندیشی دەرفەتی زیاتری پێ بدرێتی پێکی سەقامگیر هەم لە ڕووی تەکنیک و هەم لە ڕووی تەکنیکەوە بەیانەکە دروستکە ئێمە خۆشمان نەزانین لیوزیندیشی سەر بە قوتابخانەی تۆتال فوتبۆڵ ئەو یاری کە ئەو شێوەیاری کە شێوەیاریەکی بە کۆمەڵە هەتا وەکو ئێستا کە شقاڵی سەرەکی کە گرفتی سەرەکی بۆیانی پاریس سەن ژەرمان ئەوە بووە ئەم تیپەتی بێشوناسی یاریکردنە خۆیان بە پێی ئاستی ڕاهێنەرەکان یاریەکان بۆ نمونە بۆی بۆ زیاتر بۆ بینەری ڕوونکەمەوە تۆ ئایسی میلان ناتوانانی بە شێوەی یاری بە کۆمەڵ ڕاهێنەرێک کە فکرەی تۆتال فوتباڵی هەیە یاری بە کۆمەڵی هەیە بیبەی لەوێتی پێکت بۆ دروستە بەڵام بیبەی لە مەنزومەی ڕێکخراوی بەرشەلۆنەدا هەر چۆنێک بە گلۆپێتیڤیوتین هاگۆوانە دەتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ بۆیە پاریس سەن ژەرمانیش تیپێک بۆ بێشوناس بۆ لیزنینگیان هێناوە دەیانەوێت شێوە DNA تۆتال فوتباڵ لە یانەکەدا بشێنێت وە کەڵتوری تەکنیکی لە یانەکەدا دروست بکات دەست بە سەرخولی فەڕەنسیدا بگرێت ژووری ژلگۆڕین ڕێکەوە بکات و بە یاریزانە لاوەکان لەم قۆناغەدا تیپێکی پڕ لە ئەستێرە و حەماسەت بۆ یانەکە دروست بکات بەڵام لە کۆتاییدا جارێکی دیکە کێشەی سەرەکی هەم ڕاهێنەر هەم ئیدارەی یانەکە چییە ئەوەیە کە کلیان ئێمپاپێ بەڕاستی ئەوێ بڕوە وە کلیان ئێمپاپێش دەڕوە و ئەوان ینی بە زمانی ئاماژەوە لە ڕێ ئەوەی کە دەبینین یاخود بەوەی بۆ پلانێکە ینی ریال مەدرید و ئانشیلۆتی و
فلۆرەنتینۆ پێرێزەیانە و یاریزانی گەورە ناگوازنەوە چاوەڕوانی کلیان ئێمپاپیەکەن بۆی کلیان ئێمپاپیە بچێتە ریال مەدرید. بۆیە لە بەرامبەریشدا دەبینیت هەم بەهۆی پێکان هەم بەهۆی کە کلیان ئێمپاپیە ئەم ساڵ ژمارەی گۆڵەکانی زۆر دابەزیوە، یعنی چیە قەیرانێکی دیکە بەرۆشیانی پاریس سان ژێرمانی گرۆ بە تایبەتی لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. تۆ تەماشاکە کاک وەران کاک پێشەنگ وەرزی پێشوو کلیان ئێمپاپیە لەگەڵ مێسی و نێمار و کۆمەڵی یاریزانی زۆر سۆپەرستارە باشتر دەرکەوت بوو و ژمارەی گۆڵەکانی زۆر، بەڵام ئەم ساڵ لەگەڵ کۆلۆموان و عوسمان و ڕامۆس و ئەمانەدا یاری ئەکات، بۆیە هەستەکەی لە ڕووی دەرونیەوە ئامادە نییە. ئێستا کێشەی سەرەکی پاریس سان ژێرمان یعنی چیە؟ کێشەی سەرەکی پاریس سان ژێرمان ئێمپاپێ ئەو خاڵانەی دیکەشی کە ڕاست باسم کرد ریزم کرد بۆ بینەر ئەوەیە کە دراوە بە لیویس ئێندیشی دەیەوێت تیپەکە بەو جۆرە ڕێک بخاتەوە. بۆیە لە وەرزی ئەم ساڵیشدا چاوەڕیشتی گەورە لە پاریس سان ژێرمان ناکرێت و لیویس ئێندیشی خۆشی دووپاتی دەکاتەوە لە کۆمەڵەیەشی قورسداین و ڕەنگە بە قورسی بێنە قۆناغی 16 تیم و تاوەکو کۆمەڵەکە یعنی بۆ لەسەرەوە کە گەورەتر تەماشاکرێ و یانەی بەهێز و مامناوەند و بچووکی تێدایە بارودۆخەکە بچووک دێتەوە لە زیانی یانی پاریس سان ژێرمانە و لیویس ئێندیشی پرۆژەکەی پێویستی بەکات و ڕۆشتنی کلیان ئێمپاپێیە. دەست خۆش پێشەنگ نامێ باسی من کۆمەڵەکەم کەم بەس باسی هەندێکیانە ئەەکەم کە جێی سەرنجی شێلای بێت. لە کۆمەڵی یەکەم بایرن میونخ سەرکەوتی بۆ قۆناغی دات و هەمیشە بایرن لە قۆناغی کۆمەڵەکان تیپێکی باش بووە، بەڵام ماوەیەکی دابڕاوە لە چامپیۆنز لیگ لە هەمان کۆمەڵە مانسەرێکی شەقۆشە ڕژێر سەربەرشتی تینهاگا هەم لە خولی ئینگلیزی قورس ئەباتەوە ناباتەوە لە بەرامبەر کۆپنهاگنێک کە ئەزمموی ئەوە ئەزمموی مانسەری نییە لە چامپیۆنز لیگ ڕێمۆندادای بەسەرا کرد. ڕاستە ڕاشفۆرد کارتی سوورەگرێ، بەڵام یانە شەبیین بەدە یاریزانەوە بۆ منە کۆتایی پێێنێ و ئەباتەوە بەرامبەریانێژی لەو شێوەیە. هەم حەزەکەم سەر دویانی قسەم بۆ بکەی. جار بایرن میونخ ئەوەنی ئەڵێ نۆ کۆمنت بۆ ئەوەی کە خۆت ئاماژەت پێدا تیپێکە توانای بڕینی قۆناغی کۆمەڵەکانی بە ئاسانیە بۆ لە ماوەی ڕابردووە. بە تایبەت بۆم ساڵ ئەتوان بڵێن بایرن میونخ ئەوەندەی چاوی لە بەرنەوەی نازناوی چامپیۆنز لیگە چاوی لە بەدەستهێنانی نازناوی ناوخۆی وڵاتەکەی نییە بە خولیشەوە. توانای ئەوەی هەیە، توانای ئەوەشی هەیە بۆ ئەتوان بڵێم کەتیبەی ئێستا لە بەردەست تۆخێلایە بە شێوە لە شێوەکان نیسبەی نەجاحی ئەتوانین بڵێنە ساڵە چامپیۆنز لیگە 100% واتە فەلسەفەیەکی گونجاوی سەردەمیانە و تێکەڵەیەک لە یاریزان کە ئەتوان بڵێم نوێنەراتی وڵاتەکانی خۆیانەکەن و دروستبوونی ئینسیجامێ لە نێوان تەواو یاریزانەکانە لە گۆڵچیەوە تاوەکو هێڵی ێرشبردن. ئەمە سیفاتێکە بۆی کە ئێمە ناویانەیەک ببەسینەوە بۆی کە دەتوانێت پاڵاوانێتی بەدەست بێنێت. هەر کاتە تیپ تووشی قەیرانی ئانی نەبوواتە لە پەڕ ببێت بچێتە ناو بکەوێتە ناو چاڵێک وەکو ئێستا مانسەری تێکەوتووە بەڕاستەخۆ بچینە سەرەوە. مانسەر یونایتد من لێت ناشارمەوە ئێستاش نازانم گرفتی چییە، ینی زۆر کەس لەواش ئێستا بڵێن تینهاگ، بەڵام گۆران بگەڕێرەوە بۆ مێژوویەکی زۆر زۆر نزیک ئەم یانێت چەند ڕایەنەری گۆڕی وایە، بەڵام پێشەن تینهاک منەڵم لەم شکستانەی مانسەرا لە ئێستا پشکی سەر گۆران دوێنێ شەو مانسەر یونایتد دەتوانێت 3 گۆڵ تۆمار بکات. باشە ئەی بۆ چاوەی ئەمە قسەکەی خەتای تینهاک باشە نا ئەزای چی کاک پێشەن زۆر سەیری ژووری جلگۆڕینی یانی مانسەر یونایتد کە ڕۆناڵدۆ بۆ حاڵە ڕۆی ئەوە سانچۆ لە دۆرتمۆندە هەومان پێمان وا بۆ بێت گرێبەستی گەورەوە مانسەر یونایتد، بەڵام ببینە چی لە سانچۆش کرد. ئەوە دۆخی چەند یاریزانێک تر کاکە کار گەیشتۆتم ئەوەی لە مانسەر یونایتد ئەوەنە دۆخەکە ناخۆشە، یاریزانەکان داوا لە سانچۆ بکەن بڵێن کاکە توخوا بچۆ داوای لەبوون لە تینهاکە. ئەمە کاریگەری ئێستا دەرونی تەواو یاریزانەکانی ئەمە ڕایەر لی بەپرسە ئەمە سەرگەردانی ڕووناداگار یاریزانە هەڵسە بەرامبەر ڕایەنەرەکەی غەڵەتە سانچۆ غەڵەتە، بەڵام نابێت و ئەستێرێ بەم شێ بفەوتێنی نابێت. ناخەدی جۆرێکە لەو ڕێکاری کە ینی باوکێکی ژەبێ لە ماڵەکە بیکە کاتێک کوڕێک ئەیدا و حاڵەکەی ئەیدەی وەکوتم قسەکە نابێ هەمووی بینە پاڵتینهاک ینی خۆ هەمووی بەشێکی ئەتوانین بڵین بەشەکە با لە 150 بێ هەچەنە ڕایەنە زۆر کات هەمووی خاتە ئەستۆی خۆی، بەڵام من وا نایبینم هەموو گرفتەکە لانی کەم لە 150 ینی بۆ وەرزی ڕابردوو ئێمە هەموو ئینجازەکەمان نەیابەتیناک بۆ لەبەرەوەی
ئەم تیپا سێرەشیەیە کەواتە چاوەڕوانی چی لێکرێت سەرکەوتنی لێکرێت بەڵام ئەو ێساتی کەوتو کوتم ینی تیناگ ئەتوان بڵم خۆشی دەسەوسە نازان گرفتەکە چییە بەجددی ئەوەی کە ئێستاش قەنەعاتی پێێتی گەڕانەوەیە من ئەتوان بڵم بە شێوەیە لە شێوەکان لەگەڵ و ڕایەنرێم بەو مەرجەی سەڵی لەسەر بگیرێت توانای گەڕانەوە هەیە زۆر ئێستاش لە چامپیۆنز لیگ ینی دیقەت بە سێ خاڵ یەک خاڵ لە دوای چوار خاڵی گەڵەتە سەراوی کۆبناکە سەرکەوتایە ئێستا بۆە سەرکەوتایە بەڵام بەبوونی بایرن میونخ هاوکێشەکە زۆر بڵێم مامۆستا ئاوراس ئەمەوێ قسم بۆکەی لەسەر بایرن میونخ و مانچستەر یونایتد بەڵام وەکوتم با فریای یەک-دوویانی ترکەین زۆر درێژەی نێنێ مانچستەر یونایتد من پێم وابوو لە دوای سەر ئەلێکس فێرگیسۆنەوە تاکە ڕایەنەر کە من چێژم لە یاریکردنی وەرگرت لە وەرزی ڕابردوو یعنی باز لە مۆرینۆش ناکەم تینهاگ بوو وەرزێکی باشی بەڕێکرد وەرزی ڕابردوو بەڵام ئەم وەرزە بوای لێ هات ئەوم پێ بڵێ تێم گەێنە بزان مانچستەر بۆ وەرزی ڕابردوو بەو شێوە باشە و تینهاگ کۆتای پێنام وەرزە بوای لێ هات یعنی ئێمە لای بینەری جێگەی پرسیارە ئەوە یانەی بایرن چۆنە بینی مانچستەر یا بایرن سەرەتا لەسەر مانچستەرەکە قسەم بۆکەی وەڵام بیتەوە ئەم وەرزە بۆ ئاوایە وەرزی ڕابردووە بۆ شێوە باشە کۆتایی پێێنە دەریکە ئەگەر پۆزێک دەرفەتم بیتێ بۆی هەر بینەری شێش لەو ببینن چونکە بینەرانی ئێمە یعنی دەیانێت بزانن کێشەکانی یعنی مانچستەر یونایتد چییە بە کاکپێشەنگیشەوە هیوادارم یعنی بتوانین وا قسەی لەسەر بکەین کە من وەکو شیکەرەوەیان بە وردی تیشکەخە مەسەلی کێشەکانی یانەی مانچستەر یونایتد تەنیا کێشەی یاریکردن نییە و یان کێشەی ئیداری نییە یاخۆ کێشەی بەشداریکردنی لە خول و پاڵەوانەتیەکان نیە سەرە تاپای ئەم یانەیە ینی بارودۆخی تێک چووە ڕاستی تۆ ڕاهێنەرێک کە 30 ساڵ ڕاهێنەر بوو بێت و دەڕوات و دواتر تۆمەڵی ڕاهێنەری دیکە یعنی کە استراتیژی و پلانیان نییە و دواتر ڕاهێنەری شۆکوتین هاگەیەنیتەوە سەر بە مەدرسەی تۆتاڵ فوتباڵە و پلان و استراتیژی دوێژخایانیە حتمما یەکسەر لە بۆ نمونە پلیکانەی یەکەم و ناتباتەوە بۆ پلیکانەی سەدەم و ناتکاتە ئەو پیکۆڕی کە داوا دەکرێت کێشەکانی ینی مانچستەر یونایتد کاکە گۆڕاندارەکەی نیوکاسڵەوە ینی سەری هەڵدا چونکە تینهاگ ناچار بوو لەو یاریەدا هەش گۆڕانکاری بکاوە دواتر کرایە دەرەوە یاری فۆڵهامی بەرامبەر کۆپنهاگن لۆتن تاون ئەمانە وترا دەبێتە دەرفەت و ئاسۆیشی گەورە بۆ ینی مانچستەر یونایتد چکە یاری دوای یاری مانچستەر و تینهاگ دایانوێت خۆیان ڕێک بخەنەوە لەبەرچی چونکە ئاسۆی تیپەکە تا ڕادەیەک ینی بۆ نمونە تا ئێستا ڕوون نییە ژمارەی گۆڵەکانی تیپەکە خراپە و گۆڵکاری ڕاستەقینەی نیە ڕاشفۆرد لە ئاستێکی زۆر خراپدایە تۆ تەماشا کە لەسەر خول و پاڵەوانەتیەکانی ئەم ساڵدا مانچستەر 26 گۆڵی کردووە یعنی 16 گۆڵی لە پرێمەر لیگدا هەیە و هەروەها بارانی 5 یاری پێکان بووە بیسیکای 9 یاری پێکان بووە مارتینس 9 یاری پێکان بووە لۆکشاوی 13 یاری پێکان بووە مالاسیای 15 یاری کاکە گۆران پێکانی هەبووە و لە دوایین یاریشدا کە لەگەڵ مانچستەر سیتی و یاری دوایەوەشی کە لەگە پرێمەرلیگا کرد لە پرێمەرلیگدا کرد ڕاهێنەر بارانی دوورخستەوە کەواتە ئەم ڕاهێنەرە بەبێ منزومەیەشی ناڕێکخراوی بەرگری ڕوبەڕووی تیپی بەرامبەر دەبێتەوە تۆ تەماشاکە کە بارانی دوورخستەوە یاری پێشووتر داوتی ماگوایر زیاتر یاری پێدەکەم بۆی یانی چی بکات لە لای ڕاست لەگەڵ جۆنی ئیڤانس پەیوەندی باشترێ و دەتوانن پاساتی زۆرتر بکەن و لێەوە دژێرش بۆ تیپەکە دروستکەن ئەگەر بیتە سەر هێڵی ناوەندی تیپەکە مە لە ڕووی تەکتیکیەوە باسیەکەم کاسمیرۆ و ماونت و فێرناندز ئەم سێ یاریزانە هەرسێکیان لە ئاستی تایبەتی خۆیان دانین ئێمە زانین ئەگەر سێری کاسمیرۆ بکە یەکێک بوو لەو یاریزانانەی کە لایەنی ڕیال مەدرید بوو تەواوی هێرشەکان و پرێسینگ و دژێرشەکانی یانی ڕیال مەدریدی لە نوێ یاریگای تیپی بەرامبەردا چێکرد ئەبشڕان و گۆڵی تۆمارە کرد دایمە لە نوێ یاریگای تیپی بەرامبەرەوەی بە زمانی کوردی خۆمان پێی دەڵێ کەوتبوو هێرش و پرێسینگی دروستە کرد و تەنانەت هەنێ جاریش گۆڵی دەکرد بەڵام دەبینی ئێستا کاسمیرۆ یەکێکە لەو یاریزانانەی بە بەرداوامی لە نوێ یاریگای تیپی بەرامبەردا ماوەتەوە لە قوڵایە پرێسینگی نییە تۆپی بۆ ناگیرێ یارمەتی هاوڕێکانی نادا و توانای جەستەیەکی خراپیشی هەیە وە کاتێک دیتە سەر فێرناندز پێشتر یەکێک بوو لە عامود فەقەریەکانی یەڵی ناوەڕاستی یانی مانچستەر یونایتد ئەم یاریزانە بە بەردەوامی ئەسێستێ کرد یارمەتی هاوڕێکانی دەدا
ئەو شوێنانەی کە پێویستی بوو کە بۆش بوو پڕی دەکردەوە بەڵام ئەم ئێستا بە پێچەوانی ڕاهێنەرەکەی یاری دەکەن تا گۆران پێشەنجام بڕۆ سێری یاریەکانی یانی مانچستەر یونایتد بکەن من وەکو شیکەرەوەی وەکو شارەزایە کە ماوەی چەند ساڵە لە مەسەلەی پلانی کەتیناچۆ و تۆتال فوتباڵ و تاکتیکی تۆپی پێدا بە وردی قساکەم ئەو ڕاهێنەرانە کە ئەوانەی کە خاوەنی پلان و پرۆژەن و سەر بە مەدرسەکانی ڕاست و چەپی تۆپی پێن کە دەبن بە ڕاهێنەری یانەیە یا دەبن بە ڕاهێنەری هەڵبژاردەیە ئەوان بە پلان و بە ستراتیژ و بە تەکتیک و تەکنیک یاریزانەکانیان والیەکەن لە یاریگادا یاریەکان ببنەوە تۆ کاتێک یاریزانێکی وەکو برۆنۆ فێرناندزە دەی وەکو ناوەڕاست کارێ دەتەوێت بە ژیانی نیوەستایلی تۆتال فوتباڵ یاری پێ بکەیت بەڵام ئەو یەک پێچەوانی ڕاهێنەرەکەی بەهۆی خراپی توانای جەستەیە یاخود نەبوونی پاریکاریە لە پشتەوە دابەزینی توانای جەستی کە کاسمیرۆیە سەیریکە یەک تۆپ کە تۆپ دێتە بەرکەی لە ناوەڕاستی یاریگادا لای خۆی نایەڵێتەوە ئەیدا بە بەرگری ڕاست ڕەوانەی بەرگری چەپیەکە ئەینەرێ بۆ پێشەوە ینی شێکا ستایلەکەی بۆ بە ڕۆڵی یاریزانی ژمارەدا ئەمە کێشەی بۆچی دروست کردووە بۆ مانچستەر یونایتد لە بەرامبەریشدا یەکسەر ڕاستەوخۆ تۆپەکانی تیپی دشکە دەگاتە لای فێرناندز ڕاستەخۆ دەچێتە چی ڕاستەخۆ دەچێتە سەر تیپی یانی مانچستەر یونایتد و گۆڵ لە یانی مانچستەر یونایتد دەکرێت واتە هیچ بەربەستێک نییە ئەگەر سێری ماکتۆمینی و پاشوەرد بکەین ئەم دوو یاریزانی زۆر لاوازن لە کۆی وەرزەکە لە شامپیۆنز لیگ و لە پلی پرێمەر لیگدا ئەم دوو یاریزانە کەمترین گۆڵیان بۆ یانەکەیان تۆمار کردو بە تایبەتی ڕاشفۆرد ئاستێکی ناسەقامگیری زۆر خراپتایە ینی هەست پێ دەکەی کە نە هەماهەنگی دەکا نە لە ناوڕاست شۆ هاوکاری دەکرێت تۆ تەماشاکە گۆرانجان مانچستەر یونایتد لە خولی پرێمەر لیگ هەشتەمە 18 خاڵی هەیە 6 بردە و 5 دۆڕانیە ینی ئالان بەتەنیا هێندەی یانەکە لەم وەرزەدا گۆڵی لە خولی پرێمەر لیگدا کردووە واتە کێشەکانی بۆ نمونە تەنها تینهاک خۆی نییە دوێنێش ینی راپۆرتێکی دوایین راپۆرتی شیکاری وردی مانچستەر یونایتد دەمخوێنەوە تەواوی یاریزانەکان و ئەوانەیشی کە وەکو سکۆلز و فێردیناند ئەوانە کەشیکردنەوە بە یاریەکان دەکەن دەڵێ چی دەڵێ بەڕاستی کێشەی مانچستەر یونایتد ڕاهێنەرەکەی نییە ڕاهێنەرەکەی ئەوەی کە بیر و بۆچوون و ئەو پلانەی کە هەیەی وەکو خۆی دەیگەێنێ لەسەر ڕوبەرە سەوزەکەی یاریزانی نییە بەرجەستەی بکە تۆ تەماشا بکە کێشەی این پێگەی FB ریفسی ینی ئینی کردووە ڕێژەی گۆڵکردنی یانەکانی هەموو داڵێ ڕێژەی گۆڵکردنی تەواوی یانەکانی خولی ئینگلیزی لە وەرزی ئەم ساڵدا لە 14 هیچ ڕێژێکی ینی مانچستەر یونایتد دیتانە ڕاشفۆرد لە وەرزی ئەم ساڵدا لە کۆی 34 لێدان کە بۆی ینی فەرام هاتووە تەنیا توانێتی 7 تۆپ بخاتە ناو گۆڵی تیپی بەرامبەر ئەمانە بە کورتی کێشەکانی یانی مانچستەر یونایتد دەستخۆش مامۆسا هاوڕاست دەگەڕێمە وڵات بەڕاستی هاڵە کاتەکەمان زۆری نەماوە 41 دقیقە کاتمان هەیە دێمە وڵات ببوورە پێشەوەی بچمە سەر دوو جەمسەرەکەی ئیسپانیا ئەم ساڵ یانی ئارسناڵە بینین لە چامپیۆنز لیگ خۆشی لە خۆم بەرامبەر ئیشبیلێ دوو یاری باشی ئەنجامدا و ئاستی بەرزی پێشکەش کرد و لە ئێستاە لە پێشەنی گرۆپەکەیەتی تەسەورەکەم بگاتە قۆناغەکانی کۆتایی من باوەکو هاندێکی ئاسناڵە واللهی تەسەورەکەم بگاتە لانی کەم خۆناغی چارێکی کۆتایی لانی بەڵێ هەرساڵ توانین بڵێن شەر و سانسانەیەتی لەم پاڵەوانێتە کۆمەڵێکی کۆمەڵێکی ئاسانە ینی بەراورد ناکرێت بەم کۆمەڵەی کە پێشتر باسمان کرد کۆمەڵی شەشکە پاریس و دۆرتمۆند و نیوکاسل و میلان کە بڕچێتیاک ئەو یانانەی لەگەڵ ئەرسناڵ ڕکابەری دەکەن ینی متەوازەن هەمیشە ڕەنگە پێیشان لە چامپیۆنز لیگە بوو بێ بەڵام پێیان جێگیر نەبووە ینی بە ئیشبیلیەشەوە کە لە سەراسی کیشوەری ئەوەندەی ناوی دەبەسرێتەوە بە ئەوروپا لیگەوە هیچ کاتەوەندە ڕقم و ژمارەی قورس نەبووە لە چامپیۆنز لیگ هەر چۆنەڵی دروستی بۆم قسەی منەوەیە کە تۆ کاتێ لە قۆناغی کۆمەڵەکانە پلەی سێم بەدەستێنی دەتوانانی بگەیتە ئەوروپا لیگ زۆربەی کات ئیشبیلێ بەم هەنگاوە
چۆتی ئەوروپا لیگ و خاوەنی زۆرترین نازدانی ئەوروپا لیگە ئەمە سەبارەت بە ئیشبیلێ سەبارەت بە ئاینتۆڤن و لانسیش ئاینتۆڤن ئەتوان بڵێم ساڵە بەشدار و ساڵە بەشدار نیە و بۆ شێوەیە لانسیش کەواتە ئەو چانسی کە ئارسناڵ هەیەی لەم کۆمەڵێدا هەرگەشتنی بە قۆناغی داهاتوە تۆم بڵێم چانسێکی بەهێزە و ئەتوانین بڵێم بە شێوە لە شێوەکانی سایەک لا بۆتەوە بەڵام چانسێکی کاوەیە کە تۆ کاتێک لە کۆمەڵەکانە دەتوانی پلەیەکەم بەدەستبێنی ئەرشی قۆناغی 16 ئاسانە بێ بۆ بەرامبەر دووەمی کۆمەڵەکان ڕوبەڕوو دەبیتەوە کەواتە ئەوەی کە تۆیڵێی بزەبەت ڕەنگە ئارسناڵ چانسەوەیە بێ بگاتە چارێکی کۆتایی بەڵام بڕینی ئەو قۆناغا لە دواترا بۆ ئارسناڵ و تەواوی یان ئینگلیزیەکان جگە لەمان سەر ستینە بێ قورس زۆر باشە دەستخۆش مامۆستا وڕاست دەگەڕێمەوە لای تۆ کاتمان هەر سێ چوار خولەکی ماوە بەداخەوە تەوەرەکان زۆر و کاتەکەمان کەمە بەشلۆنە دۆخی باش نییە تا ئەندازەیەکی زۆر لە چامپیۆنز لیگ یعنی و کەسایەتی نییە کەم ساڵڵین چاوی ئەتوانێ هەرچەنە تەمۆحی یەکەمی بەشلۆنە برنەوەی چامپیۆنز لیگە پێم وایە ئەم ساڵە دوای برنەوەی لالیگا و پێچەوانەوە ڕیال مەدرید هەمیشە لە چامپیۆنز لیگ گەورە دەرەکەوێت لە قۆناغی کۆمەڵەکانەوە ئەمەوێت دوا قسە بدەم بە تۆ لەسەر ئەم دوو جەمسەری تۆپی ئیسپانیا گەشتبینی بۆی ڕیال مەدرید بگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ خۆ ڕیال توانای ئەوەی نییە بەشلۆنە چۆنە بینی حەزم کرد تۆزە لەسەر بایرنیش قسە بۆ بکەم گۆرانجان لە بایرن بووم بۆ بایرن ناسمەوە لای پێشە نەتوانیت تۆ هەمووی کۆکەیتەوە فەرموو ئەگەر سێری بایرن میونخ بکەین کاک گۆران بایرن میونخ لەو کۆمەڵەی گەڵاتەسەرای و کۆپنهاگن و مانچستەر یونایتد سێرەکەی بایرن میونخ ینی 12 خاڵیە سەرکەوتۆ ڕاستەوخۆ بۆ قۆناغی 16 شامپیۆنز لیگ ئەمە ئازایی بایرن میونخ نییە ینی بەڕاستی بایرن میونخ دۆخی زۆر خراپە و هەر کاتێکیش دۆخی یانەی بایرن میونخ ئەمە بێژوو باشە فەرموو هەر کات باش بوو بێ شافتی ئەڵمانی باش بووە و پێکهاتەی ئەڵمانیایش کە ڕاهێنەر هەر ڕاهێنەرێک بووبێت لەسەر ئاستی شێوەیاریکردنی بایرن میونخ داڕێژراوەتەوە چونکە بایرن میونخ سێری کە بەیانەیەکی وەکو ساربۆکن دۆڕێت لە کەیانێکی پلەسەیە بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە جام دەردەکرێت و دواتر ناگریزمان دوورەخەنەوە ئەو پێشە و قەیرانانەی کە لە تابۆلۆڤیچ وانەوە دەست پێ دەکات ئەمانە هەموو گرفتن ماونەتەوە ینی تۆماس تۆخێلیش ئێستا وەکو یەکێک لەو ڕاهێنەرانەی کە لە پولی شامپیۆنز لیگدا توانیوێتی مامەڵەیەکی تاکتیکی وردی ژیرانە بکا بەچی بەوەی کە هەندێک گۆڕانکاری جوزئی لە چوارچێوەی بایرن میونخ کردووە نەک بۆی کە بایرن میونخ یەکێک بە لە تیپە زلێزەکانەوەی کە لە سەردەمی پایس فلیکسا 8 گۆڵ بتوانێت لەیانەی بەرشێلۆنە تۆمار بکە ینی بۆ منە تۆ ناگریزمان دۆخی لە بەڕای من لە تۆماس تۆخێل لە بایرن میونخا باشتر بوو بەڵام ئەو کەسایەتیشی لاوازیە بوو لە ڕووی میدیایی لە ڕووی ژووری ژلگۆڕین و ڕەنگە دەستە بژێرەکەشی هێنانی سادیۆمانی هەڵەیەکی خراپی تێدا بوو بێ بەڵام باشترین گرێ بەستێکی بایرن میونخ کە یارمەتی دەربووە و هەموو یارێک ئێستا گۆڵی بۆ دەکات ئەوە بووە کە هاریچینی هێناوە ئەگەر سەیری بەرشەلۆنە و ڕیال مەدرید بکەین بەرشەلۆنە و ڕیال مەدرید وەکو دوو تیپی گەورە دوو تیپی گەورەی ئەوروپا بوون بە بەردەوامی چونکە هەم بینەر هەم میدیا هەم یەشێکی تۆپی پێی ئەوروپیش هەنی بەڕاستی چاویان یەکەم شت لەسەر ئەو دیانەیە کە دەتوانن یعنیشی بکەن سەپۆرت و پشتگیریەکی گەورەی خول و پاڵەوانێتیەکانی یوفا و تەنانەت لالیگاش بوون بەڵام بارودۆخی هەردوویانەکە خراپە ینی کاتێک دێتە سەر یانەی ڕیال مەدرید ڕیال بارودۆخی زۆر باشترە و لە ڕووی ئاست و لە ڕووی ئەنجام و لە ڕووی کوالێت و لە ڕووی یاریزانیشەوە ڕەنگە ڕیال مەدرید لەم وەرزەدا ئامادەتر بێ بەڵام ریال مەدرید بەڕاستی وەرزێکە بە بۆچوونی من جۆرێک لە مماتەڵەکردن بە بارودۆخەکەەوە کە هەتاوە کوچیەکات یاریزانێکی وەکو کلیان ئێمپاپێ دەگوازێتەوە ژینا یانەیەکی وەکو ریال مەدرید بێت خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و جامی شاو لالیگای ئیسپانی بەم کۆمەڵە یاریزانە و تەنها بە بێرمینگهامەوە ینی تاو بکە هەڵێ ئەوە بێرمینگهام تووشی پێکان بوو چێ گۆڵی بۆ دەکات یا بۆ نمونە چێ دەتوانێت سەرکردایەتی تیپەکە بکات
بۆ ئێستا لە بیری ئەوەدان چی بکەن یاریزانێکی وەکو ئۆسمین بگواستنەوە هەتا وەکو کیلیان ئێمباپێ دەگواستنەوە کەواتە بارودۆخی یانی ریال مەدریش ئەوەی کە هەیە و کە ڕاژیری کردووە کارلۆ ئەنچلۆتی بێرنینگام مۆدریژ و هەندێک لەو یاریزانانەیە کە تا ڕادەیەک هەم ئەزمون هەم کاریگەری جەماوەری تەکتیشی تەکنیکیان لە یانەکەدا هەیە ئەگەر بێتە سەر یانەی بەرشەلۆنا ئەتوانم بڵێم لە یەکیدا لە مانگی پێشوە تاوەکو یەکی 11 یانەی بەرشەلۆنە یاری دوای یاری لە ڕووی بەرگریەوە ئاستی خراپە وەرزی پێشوش کە بەرشەلۆنە باش بوو هێڵی هێرشبردننی بەرشەلۆنە تەنیا لیڤاندۆڤسکی تیا بوو و ناوەندەکەی بە ڕابەرایەتی سێرژی بۆسکێتس و ئاراخۆ ئەوانە لە هێڵی بەرگریدا باشون بەڵام ئێستا هەستەکەی ئەو دوو هێڵەشی بە تەواوی داڕماون و یەدەگنچینەکانیشی یارمەتیدەری باشنین بۆ چاوی ینی تۆ تەماشا بکە کاک گۆران هەروەکو نمونەیە گەرچەندە ئەمە لەوانەیە زۆر ینی لەسەر بۆ بینەر ئەوانەی کە هاندەری ئەو دویانێن زۆر خۆش نەبێت تۆ لە یاریەکی وەکو کلاسیکۆدا بەرشەلۆنا گۆڵیشیە یاریزانێکی وەکو جوان فلێکسی گواستۆتەوە نۆ یان یەک گۆڵی بۆ یانەکە نەکرێت بەڵام یانەکە ئاستی باشە گۆڵێکی هەیە بە بەردەوامی لە بەرامبەر یانەی ریال مەدرید لە ئاست و پاراستی ئەنجامەکەدان ڕاهێنەری هەموو گۆڕانکاری خراپاکە یا ماڵیە خاتە ناو یاریگاکەوە لە بەرامبەردا کارلۆ ئەنچلۆتی تەواوی یارەکە بە لۆکا مۆدریچ دەگۆڕێ و بێرنینگام یارەکەی دێدەباتەوە کەواتە ئەم عەقڵێتانە و ئیدارەدانی ئەم یاریزانە لاوانە و ئەو یاریزانە بە ئەزمونانە ینی ڕاهێنەرێکی دەوێت کە بتوانێت 90 خولەک کە یاریەکە دەست پێ دەکات لە خولەکی یەکەم و تا خولەکی 90 بزانێت چۆن لەگەڵ بارودۆخەکانە مامەڵە دەکات چاوی ینی ناڵێم ینی ڕاهێنەریشی گەورە نییە چاوی ینی گەورەترین کێشەی بۆ نەچاوی ئەوەیە ئەنی تاوەکو ئێستاکە دەڵێ دەوانەی کە بەڕێوەبەری وەرشینەوانەی کە لێوەی نزیکن بە هیچ شێوەیەک بیرۆبۆشونیان لەگەڵ گۆڕ ناکات و یارمەتی داوانەوە ناگرێت کەتیپەکەی کە شێوە یاریکردن و خواستی یانەکە کە لە کاتی یاریکردنا پێویستێتی چیان پێویستە بۆی یارمەتی بدەن چونکە دەزانێت هەم لاپۆرتا و هەم سەرۆکایەتی یانەکە و ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ ئەوانایە پشگیری دەکەن و ناگەڕێتەوە بووان ئەمەش زیانێکی زۆری بەچی گەیانەوە بە بیرکردنەوەی چاوی و بە شێوە یاریکردن یانەی بەرشەلۆنە و بە ئاستی یاریزانەکانی یانەکە گەیاندووە وەکو بارودۆخ هەردوو تیپەکە بارودۆخیان لە کولی یانە پاڵەوانەکانی ئەوروپا باش نابینم بەڵام پێم وایە ئایندە و بارودۆخی باشتر بۆ ریال مەدرید دەکەین ئەسکاوە نووسەر و شیکەرەوەی تۆ پێ زۆر ماندوومان کردی سوپاس بۆ تەواوی بۆ چوونە جوانەکانت هیوادارم هەمیشە سەرکەوتوبی سوپاس بۆ تۆ پێشەن کاتمان نەماوەزام کاتی ئیزافیشیانە بەس حەزەکەم هاندەرانی پێپ گواردیۆلا لێمان عاجز نەبن ئەم ساڵیش پێیان وایە تیپەکەیان پاڵەوراوی یەکەین برنەوەی چامپیۆنز لیگە مانچستەر سیتی کە گەیشتووەتە قۆناغی داهاتوو ئەگەرێکی زۆر ئەم ساڵیش بە چ پێوەرێک بە پێوەریەوەی مانچستەر سیتی هیچ لاستی کەم نەبووە تۆ بگرێ باشتریش بووە ئەتوانین بڵین باشتر بووە ئێمە لێمان برنەوە لە یاریەکەمە هەزای چی هیچ کات تۆ بە یاریەک ناتوانین خوێندنەوە بۆ تیپ بکەیت گرنگ هەرە و قسەی خۆیەتی پێ بکە دەڵێ هێشتا زۆر بۆ ئەوەی کە ئێمە باسی گەیشتن بە نازناوەکان بکەین ینی نمونونەکە بە پریمەر لیگ دێنێتەوە بەڵام بۆ چامپیۆنز لیگیش هەمان شێوە ئەمان ئاڕاستە قسەکردن بە پاڵەوراوێکی بەهێزی بینی من ئەم ساڵ سێتی زۆر بە پاڵەوراوی بەهێزە بینم یەکەمیان مانچستەر سیتیە بایەرنی تیای وایە دووەمیان بایرن میونخە سێمیشیان ئارسناڵە ریال مەدرید توانە ئەچیت ریال مەدرید لەبەرەوەیە پاڵۆنەتێکە بە ناوی خۆیەتی بەڵام بیرمان نەچێ ریال مەدرید ئەگەر وەکو منزومە من ناوی بنێم هەرگیز لەبەرەوەی من لە پێشووتریشە لەیشە لە بەرنامەکان ئاماژەم بۆ کرد ریال مەدرید و بەرشەلۆنە ئێستا توانین بڵین دوو جەمسەرن لە ئیسپانیا هیچ کامیان ناتوان جەمسەرێ بن لە ئەوروپا بەم پێکاتێک ئێستا وایە بەڵام وەکو سومعە ئەنی هەروەک چۆن دوو وەرز پێش ئێستا ریال مەدرید ئەوەی کە چاوەڕێ نەدەکرا کردی بەم شێوەی کە بۆ منە لە کلاسیکۆیە ئەوەی کە چاوەڕێمان نەدەکرد بۆ کاکاورازوتی کردی ئەکرێ لە چامپیۆنز لیگی شاشتێکی وا دووبارە بێتەوە بەڵام زۆر ئەستەمە کەواتە چانسی یەکەم بۆ مانچستەر سیتی چانسی دۆم بۆ بایرن میونخ سپاس پێشەنگیان سپاس بۆ چوونەکانە دووبارە سپاس بۆ هاوڕاستکاوە نووسەر و شکەوی تۆ پێ سپاس بۆ هاوکارانی زێدە ئەزیزم خی گەورەتان بە هەفتەی داهاتوو دێنەوە خزمەت خواتان لەگەڵ